لە یەکێک لە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی نایابی کوردستان هەندرێن لەسەر یاریگای خۆی میوانداری لە ڕزگاری کرد. نیوە یەکەم یاریەکە کەمترین هێرشی بەخۆیەوە بینی. هەردوو تیبنەیان توانی بە گۆڵ بگەن و ئەنجامەکە بگۆڕن. لە نیوەی دۆمیش تا ڕادەیەک هەمان ئاست و سیناریۆی نیوە یەکەم دووبارە بیەوە و هەردوو تیب کەمترین مەترسیان بۆ سەر گۆڵ یەکتر هەبوو. تەنیا لە دوو دەرفەت نەبێت بۆ هەردوو تیب هەڵکەوت بربەست یەکسانی بشکێنن سەرکەوتو نەبوون. دوجار یاریەکە با یەکسانی و بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. بەڕاستی نازانم ئەو ساڵ بەدەستپێکێکی خراپ دەستمان پێکردێ و هەندێک مەعاناتشمان هەیە. بەڕاستی هەندە یاریزانی سەرەکیمان حوسێنمان لە دڵی بەرگری عملیات کراوە، یاسرمان لە دەست داوە، گەیلانمان پێنجگەڕی یەکەممان لەگەڵ نەبوو. یعنی کۆمەڵە کۆکار هەبوون ئەو یاریزانە لاوانەش. بەڕاستی هەرچەند ئەمە ئیشی نەفسیان لەگە دەکەین و ئیش لەسەر نەفسێتیان دەکەین، بەڵام زۆر جارە لە حاڵەتی گەمەی دەردەچن. بەڕاستی وەزعی ناخۆشە بەسەرماندایەتی، ئینشاڵڵا خوای گەورە ئەو وەزعەمان بەسەر لا دەباتن. یاریزانەکان تام بتوانین ئەگەر هەر بکرێتن ئەو قۆناغی تەواو بکەین تا ئینتقالات گۆڕانکاری بکەین. بەڕاستی ئێمە هاتووین بۆ سێ خاڵ یاریەکە. یاریە زۆر باشمان کرد، بە ئەدایە باشمان کرد. یاریزانەکان ئەوەی لە توانایە بوو خسیانە گرا بووە لەم کۆتە ئاخر دەقەکە ئیزا بەوایە هەر لەوێشە گۆڵمان بکرد. ئیتر تۆپی پێ وایە هەندرێن ژیانێکی باشە، هەرچەندێکە لە ڕزبەندی خوارەوەیە، بەس یانێکی باشە. ئیشەڵا وایەکانی تر بتوانین ئەو هەڵانەی ئەمڕۆ هەمانە بۆ هەفتەکانی تر بتوانین چارەسەری بکەین و ئەنجامێکی باش بدوێنین. ئەم یەکسانبوونە هەندرێن کۆی خاڵەکانی کردە سێ خاڵ و لە خانەی چواردەمایەوە هەرچی ڕزگاریشە خاڵێکی کردە سەر هەژماری خاڵەکانی و بە 12 خاڵ لە خانەی شەشەم مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێم، هەولێر.